دوای ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشی دوازار ڕوحی پاچی بەرەو ئاسمانەکان بەرز بووە و بە یەکجاری ماڵ ئاوایی لە خزم و دۆست و قوتابیانی کرد. دکتۆر مستەفا زەلمی مفەکیر و زانا و کەسایەتی دیاری عێراق و جیهانی ئیسلامی پاش خزمەتکردنێکی زۆر لە بواری دین و یاسا کاژمێریەکی بەرەبیانی ئەمڕۆ لە تەمەنی 92 ساڵیدا ئەو ئەستێرە گەشاوی ئاسمانی کوردستان و عێراق و جیهانی ئیسلامی خۆری ئاوا بوو بەرەو بارەگای خاڵقی ئەرز و ئاسمان گەڕایەوە. هەوڵێکی زۆریە بۆی کەنەها شت بخاتە بەرچاو ژیانی خۆی هەموو تەرخان کردبوو لە خزمەتی عیلم و بەتایبەتی دینی ئیسلامەتیە. ومێدەوارم چەند مامۆستایی کەس بتوان لەسەر ڕێبازەکەی بڕۆن ڕێبازەکەی ون نەکرێت پەیامێکی هەبوو بیگەێنێ بۆ ئەوەی هەوڵ بات هەموو بگەینەوە سەر بگەڕینەوە سەر دینە ڕاستەکە هەرچی پۆخڵەوات هەیە تیان نەمێنێ و وەکو بزانم باش زۆربەی ئەو شتانەی کە هەیبوو ئامانجانی هەبوو هێنایە دی. مستەفا زەلمی ماوەی چەند ساڵێک ڕاوێژکاری یاسایی و شەرعی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بووە بە یەکێک لە داڕێژەرانی یاسای باری کەسێتی عێراق و هەرێمی کوردستان دادەندرێت و لەسەر ئاستی جیهان وەکو عەلامە ناوی دەهێنرێت و خاوەنی چەندین فتوای هاوچەرخی ئیسلامیە کە دەنگدانەوەی جیهانیان بە دوای خۆی داهێناوە لەوانەش حرامکردنی خەتەنەی مێینە و حرامکردنی جگەرە کێشان و چاکردنەوەی تەلاقی نێوان ژن و مێرد. لە دەستدان و وەفاتی زانایەکی گەورەی وەکو دکتۆر مستەفا زەڵەمی خەسارەتێکی گەورەیە لە عالەمی ئیسلامی لە میلەتی کورد بە تایبەتی. چکە بەڕاستی زانایی وا پایە بەرز و شارەزا و قوڵ بووە لە زانستەکانی ئیسلام و زانستی عەسریشا یا دەگمەنە یان نییە و ئەوە زەمانێکی زۆر دوور و درێژی ویستووە تا پیاوێکی وا هەڵکەوتوو بەو ئاسە بەرزە علمیە گەشتووە. لەم عمرە درێژە زۆر خزمەتی شریعەتی ئیسلام و علومی ئیسلامی و قانونی کرد و مقارناتی زۆر گرنگی هەبوو لە مابەینی شریعە و قانون و لەبەر ئەوە و ئەخلاق و صاحب ئەخلاقێکی زۆر گەورە بوو و من لە بەغدا تقریبا 50 ساڵ پێکەوە بووین و ئەمناسی و دائیمە لقاءاتمان هەبوو و دوو جاریش بوومە خەبیری کتێبەکانی کە جەوائزی وەرگرت کە بوو بە ئوستادی عالیمێکی زۆر گەورە بوو مەثاری فەخرە بۆ میلەتی کورد. مستەفا زەلمی زیاتر لە 60 کتێبی هەیە لە بوارەکانی شەریعە و یاسا و زیاتر لە 40 توێژینەوەی زانستی هەیە لە بوارەکانی یاسا و فەلسەفە و 2 دکتۆرا و 3 ماجستەر نامە و 13 ناونیشانی زانستی وەرگرتووە. بەشێکی زۆری کتێبەکانیشی بۆ زمانە جیهانیەکان وەرجێڕدراون و لە چەندین وڵاتیشدا کتێبەکانی وەکو پرۆگرامی خوێندنی زانکۆیی دەخوێندرێن. زۆر پرۆژەی دیکە هەبوو کە ئەگەر بوار ببوایە تەمەەن بواری بدایە ئەوە تەواوی بکردایە سەبارەت بە پرۆژەکانی بۆ پرۆژانی کە لە بەردەستان ئێستا کتێبەکانی بۆ زمانی کوردی وەرجێڕاون نزیکەی لە 190 پرۆژەکە تەواو بۆ ئامادەیە بۆ چاپ ئەو قەیرانە ئابووریە ڕایگرت لەگەڵ دەستگای ڕۆژهەڵات گرێبەس هەبوو بۆ زمانی فارسی لەگەڵ نەشری ئەحسان گرێبەس هەبوو ئەویش دوو لە سەرسی پرۆژەکە تەواو بۆ یەک لە سەرسێشی ئێستا بە زمانی فارسی چاپ بۆ کتێبیشی تایە کە پرۆگرامی خوێندنە لە وڵاتی ئێرانە. پرۆژەی سێمان بۆ تورکیا بوو کە دوای ڕەمەزان بەشداری پێشانگایەکی کتێبی نێودەوڵەتیەکەین لەوێ ئەوەش دەواازەیەکە بۆی بۆ تورکی وەربجێڕێ و ئێستا بە خۆشحاڵیەوە 2 کتێبی لە تورکیاش پرۆگرامی خوێندن و لە زانکۆ خوێنرێت. پاش نوێشکردن لەسەری لە مزگەوتی جەلیلخایەتی شاری هەولێر لەلایەن زانە و کەسایەتی دیارەکانی شارەکە تەرمەکەی دکتۆر مستەفا زەلمی لە هەولێرەوە بەرەو شارۆچکەی خوڕماڵی زێدی دکتۆر مستەفا زەلمی لە پارێزگای هەڵەبجە بەڕێکرا لەوێ بە خاک دەست پێردرێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.